ناساندنی هەورامان وەک میراتێکی مرۆڤایەتی لەلایەن یونسکۆوە پەیبردنە بە حەقیقەتی ژیانکردنی هەورامیەکان بەو شێوە کلاسیکەی کە هەزاران ساڵە لەسەری ڕاهاتوون لە نێو دڵی شاخە سەختەکانە خاوەنی خۆبژێوی و خۆبەڕێوەبردنن لە هەموو بوارەکانی ژیاندا. ئەو بنەما مادی و معنەویانەی کللتور لە شێوازی ژیانکردن لە هەوراماندا هەن ئەساڵەتی خۆیان هەیە، عارێقی و قوڵی خۆیان هەیە، بنەمایەکی ئینسانی و حەزارەتێکی کۆنی ڕۆژهەڵاتن. بۆیە ئەم لاکردنەوەی بۆ خۆی دەستبردنە بۆ ئەو حەقیقەتە. هەورامان خاوەنی ئاڤێستایە، هەورامان خاوەنی فەهلەویاتە، هەورامان تەواوی زاناکانی دنیا ئەوەی بەر هەورامان کەوتبێ بەر جەوهەرێک کەوتووە، گەوهەرێک کەوتووە کە دوایی لەسەری نووسیوە، کە دوایی تعریف و وەسفی ئەم کولتورەی کردووە. لە ئێستاە بچووکترین شت لە ڕووی معریفیەوە ئەوەیە کە ئەو نامەی کاحەمەی حەمە سەعید بەڕێز وەزیر و ڕۆشنبیری جێبەجێ بڕواتە بواری جێبەجێکردنەوە هەورامی زمانی دایکی هەورامیەکان مناڵەکانمان لە خوێندنگەیە بیخوێنن. ڕۆشنبیرانی هەورامان پیان وایە بە پێچەوانەی بەشی خۆرهەڵاتی کوردستان ناوچەی هەورامان لە باشووری کوردستان پشتگوێ خراوە، شێوەی تلارسازیەکەی شێوێنراوە، ناوچە مێژی و تایبەتمەندیەکانی لە ناوچووە، بۆیە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە ئاوەڕی جدی لە هەورامان بدەنەوە. فەرهەنگ و کەلتوری هەورامان زیندوو بکرێتەوە ئەگەر لە چەند ساڵی ڕابردوو ئاوڕ لە هەورامان بدرایەتەوە و گوندەکانی هەورامان ئاودان بکرایەتەوە لە جێ گوندی ئەڵمانی و گوندی ئیتالی و فڵان و فیسار گوندەکانی هەورامان ئاودان بکرایەتەوە بە دڵنیایی هەموو هەورامان ئەخرایە بە جیهانی بە شوێنێکی گەشتیاری جیهانی ئەناسێنرا. هەورامان یەکێکە لەو شوێنە گرنگانی کە هەر چەندە خاوەنی عەرزێکی باشیان با بڵێ مەساحەیەکی عەرزی زەراعی نیە و توانویەتی لەو ناوچە شاخاویەوە توانویەتی گوزەران و ژیانی خۆی ئیدارەی پێبات و بەردەوام بێ لەسەر ئەو ژیانێکە هەیەتی. پاراستنی شێوەی تەلارسازی و فەرهەنگ و ئەدەب و نووسراوە مێژوویەکان و ئاو هەوا و سروشت و دابوونەریت و جلوبەرگ و پیشەدەستیەکان و خۆراکە سروشتیەکان لە تایبەتمەندیەکانی هەورامانن کە ئەمڕۆ بوونە هۆکاریەوەی لە جیهاندا وەک ناوچەیەکی مێژووی و گەشتیاری بناسێنرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.